گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم کە جارێکی دیکە ئەبمە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقێکی دیکە لە زەنجیرە بەرنامەکانی ئاسۆی بەرابەری کە سەبارەتەوە تەرخانمان کردووە بە ڕووداوەکان و ئاخێزێکی جەماوەری کە ئێستا نزیکەی 50 ڕۆژ زیاترە لە کوردستان و ئێران لە گۆڕە. ئێمە بۆ باسی زیاتر لەسەر ئەمە بابەتە جاومان کردووە لە بەڕێز ڕووناک شوانی نووسەر و چالاکی بواری ژنان کە لە بەرنامەکەمان لە ڕێگای ئسکایپەوە بەشدار بێ. فەرموون ئێوەی شتا کۆتایی لەگەڵمان بن. بەڕێز ڕووناکی شوانی سڵاوتان لێبێت و زۆر بەخێر بن بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ داواتەکەتان. زۆر سپاس و بەخێر بێن. هاوڕێ ڕووناک خۆتان دەزانن کە نزیکەی 2 مانگە کە ئاخێزێکی جەماوەری لە ئێران و کوردستاندا لە ئارایە. خۆتان وەکو جنابتان وەکو نووسەرێ وەکو کەسێک کە لە چالاکی بواری مافی ژنانن لێکدانەوەتان چییە لەسەر ئەم دۆخە؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە، سڵام بۆ بینەران بە تایبەتی تێکۆشەرانی ئەم جەماوەریە فراوانێ زۆر زۆر گرنگەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بە تایبەتی کەس و کاری گیانبەخت کردووان سەری ڕێز و نەوازشیان بۆ دادەنەوێنم. بەڕاستی من هەرچی بیر لەم وەکو خۆتان نێژن ئەم ئاخێزە ئەم شۆڕشە جەماوەریە ئەەکەمەوە هەستەکەم کە ئێمە نەوەیەکی بەختەوەرینکەوە بە چاوی خۆمان داڕوخانی پیسترین و ستەمکارترین دەسەڵاتی مەزهەبی ئەم سەردەما ئەبینین. دەسەڵاتێک کە لەسەر بنەمای شارستانیەتێکی درۆیینە ئەفسانە و خوێن بنیات نراوە. شارستانیەتێک کە بە قسەی خۆ دەسەڵاتێک یاخود دەوڵەتێک کە لەبەر سەرلەبەری دژ بە ژنە، دژ بە ئینسانە، دژ بە ژیانە، دژ بە شارستانیەت و مرۆڤایەتیە. ئەمڕۆ گەلانی ئێران خەریکن ڕێسانس شۆڕشی ڕێسانس بەرپا ئەکەن. ئەو ڕێسانسی کە لە 500 ساڵ پێش ئێستا کە لە ڕۆژئاوا لە ئەوروپا بەرپا کرا. ئەمڕۆ گەلانی ئێران بەگشتی ڕوبەڕووی درندەترین دەسەڵاتی داپلۆسێنەر دەبنەوە کە تەنها کاری کوشتنی ئینسانە، بازرگانی کردن بە ئینسانە، بە پرەنسیپەکانی ئینسانیەتە. ڕەوتی ڕووداوەکان ئەوەی ئەمڕۆ ئێمە ئەیبینین ئەوەمان نیشانەدات کە ئەم شۆڕشە ڕۆژ بە ڕۆژ بەرفراوان ئەبێ، ڕۆژ بە ڕۆژ ئەچێتە فازێکی نوێترەوە. سەرەتا بەوە دەستی پێکردکەوە کچان سەرپۆشەکانیان ئەسووتان، دوای ئەوە بۆ نمونە شعارەکانیان دروشمەکانیان لە سەرەتادا ئەو بووکەوە نەتەرسید ما هەمە با هەمەستیم، هەمومان پێکەوەین مەترسن. بەڵام ئەمڕۆ ئەوەشیان تێپەڕان چوونەتە فازی داوای ڕوخانی ڕژێمەکە سەرتاسەری ڕژێمەکە ئەکەن. ئەم دروشمانە ئەم قوربانیدانە ئەم ڕوبەڕووبوونەوە قارەمانیەتیە پێمان نیشان ئەداکەوە شۆڕشەکە تا دێ بەرفراوانتر ئەبێ، تا دێت ئەبێتە شۆڕشێکی کۆمەڵایەتی. هەموو چینەکانی کۆمەڵگە تێدا بەشدارن، بە تایبەتی خوێندکاران. ئێمە ڕۆڵی خوێندکارانمان لە بیر نەچێ، قوتابیانی زانکۆکان، دانشگاکانی هەموو ئێران هەر لە کوردستانەوە بیگرە تا ئەگەیە بە تاران و شیراز و شارەکانی تر. ئەم خۆ پیشاندانانە لە زۆر بواردا ئەبینین داهێنانی زۆر زۆر جوانی تێدایە. داهێنان پاش ئەوەی کەوا ڕۆژ بەڕۆژ ئەترازەکان شێوازی نوێتر، شێوازی تازە ئەگرێتە خۆ. پاش ئەوەی کەوا بینیمان لە پزیشکان پشتیوانیان کرد، هونەرمەندان، وەرزشکاران،
بەشداریکردنی ئەم کەسایەتیانەی ناو کۆمەلگا هێزێکیدا بەم خۆپیشاندانانە لە برەوەی ئێمە ئەزانین کەوا چ هونەرمەند چ وەرزشکار ئەمە هەموو جەماوەری خۆیان هەیە گەنجان چنێک پشتیوانی لەم ینی وەکو ئولگوی ناو کۆمەڵگەن بۆ نمونە وەرزشکارەکان هونەرمەندەکان ئەمانە ئولگوی ناو کۆمەڵگەن کاتێک کە ئەمانە دێنە پشتیوانی ئەم خۆپیشاندانانە ئەکەن هێزی ئەداتێ ورەیەکی ئەداتێ ئەوەی کە ئەیبینین وەکو گوتم کە ئەوەیە کە خۆپیشاندانەکان ناڕەزایەتیەکان تا دێ بەرفراوانتر ئەبێ لە هەمووی گرنگتر ئەوەیە کە وەستانی بۆ نییە پشوو بە ڕژێم نادەن شوو بە ڕژێم نادەن وەکو ئەڵێن دروشمی نەسرەوتن تا سەرکەوتنیان بڵند کردووەتەوە. بەڵای هاوڕە ڕووناک وەکو خۆمان دەزانین خەباتی ژنان بەرامبەر بە کۆماری ئیسلامی لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە تا ئێستاکە هەر بەردەوام بووە. ئێوە پێتان وایە ئەم خەباتە ئێستاکە لە چه ئاستێکدایە؟ زانی چۆنە ئەم دەسەڵاتە هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کارێکی کرد کە لە سەرەتای دامەزراندنی و خەڵکی لە خۆی تۆڕە کرد ئەویش داگیرکردنی ئازادی تاکە ئازادی شخصیە هەر لە جلو بەرگەو بگرە هەتاکو لە دەرچوونە دەرەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەیوەندی بە دنیای دەرەوە هەموو ئەمانەی سنووردار کرد کاتێک کە تاک ئازادی لێ ئەسێنیتەوە تۆ کۆمەڵگە ئەخەیتە زیندانەوە ئەم بەتایبەتی ژنان ئەم دەسەڵاتە لەسەر بنەماکەی لەسەر زەوتکردنی ئازادی ژن دامەزراوە لەبەر ئەوە کە ژنان ئێستا ئەمڕۆ پێشەنگی ئەم ئاخێزن ئەم بزوتنەوە جەماوەریە گرنگەن هەر لەوانیشەوە دەستی پێکرد ژنان بوون بە پێشەنگ ئەمە زۆر گرنگە کاتێک کە تۆ ڕێژەی ژن لە ئێرانە پێم وابێ هەروەکو عێراق ڕێژەیان زۆرترە کاتێکە ژن ئەبێتە پێشەنگی بزوتنەوەیە زیندوی بەخۆیەوە ئەبینێ لە بەرەوەی ژن ژیانە لە بەرەوەی ژن پێشەنگی خێزانە پێشەنگی کۆمەڵگەیە کاتێک کە ئەم پێشەنگە دەنگی بەرزەوە کرد جەماوەر بەدووی ئەکەوێت بە شێوەیەکی ئۆتۆماتیک وەکووتمان حیجابی ئیجباری ئەمە یەکێک لەو خاڵانەیە کەوا ژن زۆر دژایەتی ئەکات لە ئێرانە ئەم حیجابەیە هەموو ئەزانین هەڵبژاردەی خۆیان نییە بەڵکو ئیجباریە بۆیە طبعا ئەوشمان لەبیر نەچێکەوە ئەم حیجابە سیمبولی بنیاتی ئەم دەسەڵاتەیە چونکە دەسەڵاتەکە دەسەڵاتێکی مەذهبیە پایەی ڕژێمەکەیە کاتێک کە ئەم حیجابی ئیجباریە پێشێل کرا ئەو کاتە کە ئەزانینکەوە ئەم دەسەڵاتە خەریکە پایەکانی دێتە لەرزە ژنان پایەی ئەم دەسەڵاتەیان هێنایە لەرزە بە فڕێدانی حیجاب ژن پێشەنگی ئەم بزوتنەوەیە لە تەنانەت بگرە ئێستا ئەگەر ئەبینین لە تەنانەت لە پرسەکانیش ئەمە پرسەنیە لە کاتی بە خاک سپارتنی ڕۆڵەی ئەو ژنانە ئەم ژنانە هەمویان کە لەسەر تەرمی مناڵەکانیان ئەوەستن مانیفستاشونێکی سیاسی ئەبەن بەڕێەوە لەوێ وتار ئەدەن نەک پرسە بگرن وتار ئەدەن داوا لە خەڵک ئەکەنکەوە بەردەوام بن ئەمە زۆر گرینگە یعنی جەرگێکی ئەوێت تۆ کە ڕۆڵەکەت لە بەردەستایە تەرمی ڕۆڵەکەت لە بەردەستایە وەستی وتاری سیاسی بدەی ئەمە زۆر گرینگە ئەمەش وایە وا ئەکاتکەوە ئەم بزوتنەوەی بەردەوام بێت. بەڵێ هاوڕێ ڕووناک زۆر سپاس خۆتان باستان کرد لە پێشەنگایەتی ژن لەم ناڕەزایەتیانە بەڕای ئێوە دەور و نەخشی ژنان لەم دەورا چۆن بووە و خوێندنەوەتان لەسەر دروشمی ژن ژیان ئازادیە چۆنەوەکو خۆتان وەکو کەسێک کە لەم بوارەدا ئەم ماوە زۆر فعال بوون و لە تریبونهای جۆرا و جۆرا قسەتان کردووە.
بڵێ بێگومان وەکو ئاماژەم پێدا لە وەڵامی پرسیاری پێشووە ژنان پێشەنگی ئەم بزوتنەوەیان وەکوە بینینکەوە هەر لە سەرەتای کوشتنی ژیناوە کە لە بیمارستانەکە لە نەخۆشخانەکە هێنرایە دەر نەخۆشخانەی کەسرا لە تاران کە هێنرایە دەر ئەوانەی کە گوڵبارانیان کرد یەکەم دەستا ژنانی پەرستاری ئەو بیمارستانە بوون لەوێەوە کە هاتنە دەرەوە دروشم درا لەوێ دروشمی ژن ژیان ئازادی درا ئەو ڕۆژەی بە خاک سپێردرا هەروەها بە هەمان شێوە ڕاستە باوکەکەی ژینا لەسەر کێلەکەی نووسی کە نووسی تۆ نامری تۆ بووی بە سمبول ژینای کرد بە سیمبول لەوێەوە گۆمان لە دروشمی ژن ژیان ئازادی بوو چونکەم وەکو ئاماژەمان پێدا ئەگەر ژن ئازاد نەبێ کۆمەڵگە ئازاد نابێت بۆیە ئەم دروشمە تاکە کە بینیان گەنجان بینیان کە ژن پێشەوایی ئەکات پابندی ئەو خۆپیشاندانە بوون ئەم دروشمە هەتا هات فراوانتر بوو دیارە ئەم دروشمە پێشینەی هەیە هەر ئەمڕۆ لە تارانەوە دەستی پێ نەکرد لە سەقزەوە دەستی پێ نەکرد ئەگەر لە بیرمان بێ دایکانی ئاشتی لە باکووری کوردستان لە خۆپیشاندانەکانی 15 ساڵ پێش ئێستا کە ئەم دروشمەیان بڵندەوە کرد لە ڕۆژ ئاوای کوردستان بەرگری ژنانی بەرخودانی ژنان لە کۆبانیە ئەم دروشمانە بڵند کرانەوە ئەمڕۆ چوو بە ڕۆژ ئاوا بۆ ڕۆژ هەڵاتی کوردستان لەوێوە چوو بۆ تاران هەموو دنیای گرتەوە ئێستا گەورە هونەرمەندانی دنیا سرود بەم دروشمە ئەڵێن یعنی بۆ ئەم دروشمە سرود ئەڵێن ئەمە کارێکی کرد کە خەباتی ژنان پێشەنگی خەباتی ژنان دروشمێکی بڵندتر بدرێتە دەستیەوە ئەمە شانازێکی زۆر گەورەیە بۆ هەموو بزوتنەوە بۆ هەموو ڕێکخراوەکانی ژنان لە هەموو دنیا تەنانەت من بینیم ئەم دروشمە لە بەغا بەرزکرایە و لە لوبنان لە وڵاتە عەرەبیەکان کە چەندین ساڵە شەڕە خۆمان ئەزانین کەەوە جمهوری ئیسلامی نەیهێشتووە تەنانەت لە وڵاتانەشە هیچ ئارامیەک هەبێ دەستی خستۆتە وڵاتانی عێراقە یەمەنە سوزانم لوبنانە سووریایە بڵێ ئەم دروشمە لەو شوێنانش بینیمان بەرزکرانەوە بێجگە لە ئەوروپا بێجگەلەوە من دڵنیام 8 مارسی داهاتوو 8 مارسی 2023 ئەم دروشمە و ئەم خەباتەی ژنانی ڕۆژهەڵات و ئێران ئەبێتە چۆنەڵی دروشمێکی زۆر گەورەی هەموو ژنانی جیهان هەر وەکو ئێستا بەڵێ ڕووناک خۆشتان باستان کرد لە شۆڕژگەڕی ژنان لەم ناڕەزایەتیە ئەرکی ژنانی شۆڕژگەڕ و خەڵکی ئێران بۆ بە ئەنجام گەیاندن و بۆ بەردەوامی ئەم ناڕەزایەتیەوە حتا تا ڕووخانی کۆماری ئیسلامی چییە بەڕای ئێوە؟ بەردەوامیە ئەبێت ئێمەگەر لە دەروەی وڵات دەستمان فراوانە دەستمان بە شوێنە نێونەتەوەیەکان و ئەم وڵاتانە ئەگەیە کە خۆمانی تێدا ئەژین ئەبێ بە هەر شێوەیەک بووە ئێمە بەردەوام بین لە خۆپیشاندانەکان ڕۆژانێکەوە دیاری ئەکرێ بە گەرم و گوڕیەوە بەردەوام بین هانی دەوروبەرمان بدەین کە بەردەوامن بە تایبەتی گەنجان ئەو گەنجانەی لە وڵاتانە گەورە بوونە خاوەن بڕوانامن ئێمە گەل خۆمان لە دایرەکانمانە لە شوێنەکانی خۆمانە باس لەم شۆڕشە بکەین ئەمە ئێمە لە دەرەوەی وڵات لە ناوەوەی وڵاتیش من لێرەوە بانگەوازێک ئەدەم بۆ هەموو ژنانی ناو وڵات لە ڕۆژ هەڵات بەداخەوە ئێمە بە کوردی قساکەین ئێستا بەڵام من لە ڕێگەی تویتەر و لە ڕێگەی بەتایبەت لە تویتەرا زۆر چالاکترم لەوێ بە عەرەبی بە ئینگلیزی بە سویدی بە فارسی دروشمەکان ئەنووسمەوە کە ژنانی ماڵەوە دایکان خوچکان توزانم وەرنە دەرەوە هەمووتان بەشداری ئەم شۆڕشە بن چونکەم بەڕاستی من پێم سەیرەکە دایک و باوکێ کاتێک مناڵەکەیان لە دەرەوەی لە خۆپیشاندانە تا بەرەبەیان بۆچی خۆی لە ماڵەوە دانیشتووە
بۆ ناڕواهر بۆ پشتیوانی بۆ پاراستنی مناڵەکەی بەشداری ناکە ئەگەر بێت و هەر یەکێک لەو گەنجانەی سەرشەقامەکانی ئەمڕۆی ئەم خەباتە جەماوەریە گرنگەی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر بێت و خێزانەکانیان لەگەڵ یامێدەدا ئەین تۆ بزانە ئەم ژمارەی ئەبێتە چەند بەرابەر ئەوەندە پاشان چینەکانی تری کۆمەڵگە ئەبێت هاان بدرێن کە بێنە ناو ئەم خەباتەوە تەنانەت لێرەش خۆ ئێمە لێرەش ئەبینینکەوە ینی تۆوە مەزانە هەموو کەسێ لێرە بەشداری ئەم خۆپیشاندانە ئەبێت نا بە پێچوانەوە من خۆم زۆر سەیرم لێدێ کاتێککە خۆپیشاندانێک ئەکرا بۆ ڕۆژ ئاوای کوردستان بۆ باکوور خەڵکی باشووری کوردستان خەڵکی باکوور بە ژمارەیەکی یەکجار زۆر بەشداریانەکرد بەڵام ئەمڕۆ بەداخەوە ینی تاکوتەرە ئەبینی ئەمە جێگەی ئازارە بە تایبەتی لەبەرەوەی ئەم شۆڕشێکی زۆر ئینسانیە دژ بە ڕژیمێکی داپلۆسیەنەری دڕندەی وەکو کۆماری ئیسلامی ئێرانە ئەبێت هەموو کەسێ دژایەتی کە هەموو مرۆڤێکی ئازادی خواست یعنی تۆ چۆن ئەتوانی پشتیوانی شۆڕشی کۆبانی بکەیت کە ئەوەش جێگەی فەخرە بۆ هەمومان بۆچی ئەمڕۆکە نایت بەشداری نابیت لەم خۆپیشاندانانە ئەمە بەنسبەت دەرەوەی وڵات ناوخۆی وڵاتیش بە هەمان شێوە یعنی من ئاواتە خوازم هەموو چینەکانی کۆمەڵگا بە تایبەت ئەوانەی کە بازاڕیان لەدەسەوە زۆر گرنگە چونکەم خۆپیشاندان یاخۆ مانگرتنی بازار پشتی ئابووری دەوڵەت ئەشکێنێ ئەگەر بێت و کرێکاران مامۆستایان کە بینیمان لە سەرەتاوە مامۆستایان بە خۆشحاڵی و ئێستاکەش پشتیوانی زۆربەیان هەڵبەتەنەک بەشداری ئەم مانگرتنی خوێندکارەکان و یاخۆ بڵێن دانیشتووەکان ئەکەن بەڵام بازار تاکو ئێستاکە جگە لە کوردستان کە چەندین ئەوە بۆ مانگ زیاتر ئەچێکەوە کوردستان بازارەکانی ئەتسابیان هەیە مانگرتنی سەرتاسەریان ڕاگەیاندووە بەڵام بەداخەوە تاران و تەورێز و ئەسفەهان و شارە گەورەکان نەچوونەتە پای ئەم مانگرتنانە ئەگەر بێت و هەموو دەست لە ناو دەست ئەم مانگرتنە پشتیوانی لێ بکەن و بچنە پای ئەم مانگرتنە من پێم وا بێکەوە ژمارەی گیانبەخت کرد و ژمارەی قوربانیمان کەمتر ئەبێت کاتی ڕوخانی ڕژێمیش کورتتر ئەبێتەوە تەمەنی ڕژێمی پێ کورتتر ئەبێتەوە لە بیرمان نەچێکە ئەمڕۆکە یاخود دوێنێکەوە یاخود لە ناو ئەم هەفتەی پێشوو بڕیاری لە سێدارەدانی کۆمەڵێک کەس درا لەوانەی کە گیراوەکان کە بە هەزارە لەو گیراوانە گروپێک بڕیاری لە سێدارەدانیان درا یەکیان لەوانە سامان یاسینی هونەرمەندی بوو لە کرماشان زۆر بەداخەوە یعنی ئەوەی ئەیبینین من پێم وابێ تاوانی ئەو کوڕە ئەوەیەکەوە کە کووردە من پێم وابێ کووردە لەبەر ئەوە دوای ئەوە پێم وابێ نەک بەهایی یارسانە بۆیە هەروە زوو بڕیاری ئەدامەکەی دەرچوو زۆر بەداخەوە ئەگەر بێت و جەماوەر هەمووی دەنگ بەرزەوە بچن لە بەردەم وەزارەتی داد لە بەردەم زیندانەکانە مانگرتن بکەن خۆپیشاندانی گەورەتر فراوانتر لەوەی ئەمڕۆ بکەن بەڵکو ئەم بڕیارانە هەڵوەشێتەوە یاخود دەست و پێی دەسەڵات ئەوەی کە خۆی ونکات و ئەم بڕیارانە هەڵوەشێتەوە زیندانەکان ئەزانین کە لەژێر ئەشکەنجەیەکی یەکجار دڕندانەیان ئێستاکە وەکو هەواڵەکان دێتە دەرەوە چەند فیلمێک هاتۆتە دەرەوە ئەم ئەشکەنجەدانە ئەمە فیشەی ئەم دەسەڵاتە دڕندەیە بۆیە ڕوخانی ئەم ڕژێمە کەمتر تا زووتر بڕوخێ قوربانی کەمتر ئەبێت. بەڵێ هاوڕە ڕووناک زۆر سپاس من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان لە کۆتاییە قسێکەیە کە بتانەوێت بە وتوێژەی کە تا ئێستا ئەنجامانداوە ئیزافەیکەن فەرموو. من پێم خۆشە ئاماژە بە یەک چیش بکەم ئەبینین لەم ڕۆژانەی دواییە کە یەکێ لە سیمبولە هەرە گرنگەکانی ئەم دەسەڵاتە مەزهەب
پایەکانی کە لەسەر مەزهب دایناوە خەریکە ئەڕوخێنرێت ئەویش ئەوەیە فڕاندنی مێزەری پێڵەن یا پەڕاندنی مێزەر. ئەم ئاکتە بەڕاستی سیمبولێکی زۆر سمبولی بەرەنگاربوونەوەی فڕێدانی ئەمامە واتە فڕێدانی دەوڵەت پێشێلکردن و یاخود لە ژێرپێنانی سیمبولەکانی ئەو دەسەڵاتەیە. هیوادارم لە کوردستانیشە ئەوە بکرێت، لە کوردستانیشە ئەوە بکرێت، هەرچەنە ژمارەیان وابزانم کەمترە لە کوردستانە، بەڵام داواکاریم هەیە لە هەموو چینەکانی کۆمەڵگە کە بەشداری ئەم بزوتنەوە مەز نەببن، بە تایبەتی بازاڕیان دەسەڵاتدارەوانەی کە دەسەڵاتی ئابوووریان هەیە لە ناو کۆمەڵگە. دیارە باسی کارخانەکانمان نەکرد، ئەو کارخانانە کە زۆربەی زۆری پازداران سوپای پازدار خاوەنددارێتی ئەکات. هیوادارم کەوا ئەم خۆپیشاندانە بگاتە ئەنجام و ئەم دارەمان بێتە بەرهەم و هەمومان لەبەری ئەو ئازادیە بخۆین و بیبینین. زۆر زۆر سپاس بەڵێەوە. بەڵێ زۆر سپاس بەو هیوایەکە کۆماری ئیسلامی نمێنێت و خەڵکی ئێران و کوردستان بە ئازادی ژیانیان بەردەوام بێت. زۆر سپاس هاوڕێ ڕووناک کە بەشداری بەرنامەکەمان بوون. زۆر سپاسانەکەم جارێکی تر. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی کە بینیتان وتوێژێک بوو لەگەڵ بەڕێز ڕووناک شوانی نووسەر و چالاکی بواری مافیژنان کە لە بەرنامەی ئەستۆی بەرابەری ئەم هەفتەیەمان پێشکەشتان کرا. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ. تا بەرنامێکی تر و هەفتێکی دیکە ماڵاوە.